بەناوی خۆی گەورە میهرەبان بەڕێزان خۆشەویستان سەلام و ڕەحمەتی خۆی گەورەتان لێبێ. خۆشەویستان و بەڕێزان لە پۆدکاستێکی چیرۆکەکانی دادگا لە تۆڕی میدیای ڕوودا و لەگەڵ بەیەک گەیشتینەوە. خۆشەویستان و بەڕێزان هەم باسی ڕووداوەکانی پێشدادگا ڕووداوە ڕاستەقینەکان کە باز دەکەین بۆ ئەوەی بتە پند و ئامۆژگاری بۆ خۆشەویستان و کەسوکاری ئێمە. خۆشەویستان و بەڕێزان بابەتێک هەیە بەڕاستی ئێمە وەکو ئەزمموی دادگا کە باسی ئەزمموی دادگا دەکەم بەڕاستی بابەتێکی زۆر زۆر هەستیار، بابەتێکی زۆر زۆر گرنگ کە ئێمە هەستی پێ دەکەین و ڕۆژانە دەبینین سەرچاوەیەکە لە سەرچاوی کێشەکان. ناتوانم بڵێم تاکە سەرچاوە، دەڵێم سەرچاوەیەکە لە سەرچاوەی کێشەکان و کەمترین کەس قسەی لەسەر دەکرێت. بەڕاستی زۆر جاری ژوەیە کە قسەی لەسەر دەکەی کۆمەڵگە بە نەوعێک بە شێوازێکی دیکە مامەڵە لەگەڵ ئەو بابەتە دەکات. بەس بەڕاستی من پێم خۆشە لە ڕێگەی ئەو کەناڵە بەڕێزەوە ئەو بابەتەی من بتە دەرگایەک بۆ کردنەوەی کۆمەڵێک کۆڕ و سیمینار و قسە لەسەر بکرێتن. ئەو بابەتە هەستیارە بۆ ورژۆندرێ. کێشەیەک هەیە، ئەخە ناکرێتەوە کێشەیەک قسەی لەسەر نەکەی. کێشەیەکە بوویتە سەرچاوەی کۆمەڵک نکبەتی و گرفتی ناو کۆمەڵگا، یعنی کۆمەڵگە بەرەو لادان دەڕواتن، ناکرێ خۆتی لێ بێدەنکەیت. بەڕاستی بۆیە من دەبینم کەمترین قسەی لەسەر دەکرێت بوویتە عیبەیەکە. بەڵام لای ئێمە هەر شتێک کە خزمەتی کۆمەڵگەی خۆم بکاتن و هەر شتێک کە بزانم لۆ کۆمەڵگەکەی خۆم باشە، بەڕاستی من سلی لێ ناکەمەوە، باسی دەکەم و زۆر زۆر جەریئانە و جورئەتیشم هەیە باسی دەکەم. بابەتێک کە بەڕاستی ئەویش بریتە لە ڕۆشنبیری جنسی، الثقافة الجنسية، کە ئەوە بابەتێکی زۆر زۆر هەستیار و زۆر زۆر گرنگە لە ناو کۆمەڵگەی کوردەواری خۆماندا. بەداخەوە بەڕێزان، یعنی دەتوانم بڵێم ئێمە ئەو کێشەیە هەر لە کۆمەڵگەی کوردی ئەگەر دراسەتی بکەی، ئەگەر تەمەشای بکەی لەگەڵ کۆمەڵگەکانی دیکە زۆر زۆر جیاوازە. کپتێک و شەرمەیەک هەیە لە ناو کۆمەڵگەی کوردی کە عیبەیە هەر کەسێک لەو بابەتە بدوێ قسەی لەسەر بکات. لەگەڵ ئەوەشا کێشەیە. ئەخە ناکرێت تۆ بابەتێک بی، کێشەیەک بی، گرفتێک بی، تۆ نەکرێت قسەی لەسەری بکەیت و ڕۆژانەش کێشەکانی بەردەم دادگا بەشێکی لەوانەیە. یعنی کەواتە با بە کورتی پوختی پێتان بڵێم، کێشەی شەوانەی ژن و مێردە هەموو ئەو کێشەی شەوانە دەخرێتە ڕۆژ، بەڵام بە نەوعکی دیکە. کابرا ناڵێ ئەو کێشەیەم هەیە لەگەڵ خێزانەکەم، یان خێزانەکەی ناڵێ ئەو کێشەیەم هەیە لەگەڵ پیاوەکەمە. هەموو گرفتەکان بە بەهانەی دیکە لە کۆمەڵک شتی دیکە دەئاڵێندرێتن کە سەری لێ دەرناچی. دەبینی ژن و پیاوێکە بینیان ناخۆشە، کێشەیان هەیە، شەڕیان هەیە، ئاژاوایان هەیە. اینجا دەبینی شتەکان دەرێ شتێکی زۆر زۆر بەسیتن. لەسەر چیە؟ لەسەر لەوانێت دەڵێ ئاوم بۆ بینە، گلاسێک ئاوم بۆ بینە، بەرداقێک ئاوم بۆ بینە، ئاوەکەی دەینی لۆ تاخیرتینە، نابێت و ئەمن هاتمە بە زوو ئاوەکەم بۆ بی. ئەوە بابەت نییە، مۆزوع نییە. مۆزوعی شەوە، کێشەکە کێشەی شەوە، گرفتەکە ئەلێوەیە، یان بەهانەی دیکە، کۆمەڵکشتی دیکە. ئێمە ئەوانە ڕۆژانە بەڕاستی خۆشەویستان لە دادگا هەستی پێ دەکەین. واقعە ڕۆژێکیان یعنی پۆلیسی فریاکەوتن لە بیری مەولایاتمە، پیرێژن و پیرەمێردێکی نابوو. یعنی بەڕاستی هەردووکیان دەتوانم بڵێم 170 ساڵ بوون. پیرەمێردەکە لە پیرێژنەکەیدا بوو، خێزانی خۆی بوو، زۆری لێدا بوو، ئەنی ئەزیەتی زۆری دابوو. ئێمەش بەڕاستی کە قسەمان لەگەڵ کردن و واقعانە باشە ئێوە شەڕینگۆ چییە بەس پێمان بڵێ، گۆ باشە لە کوڕۆکستان هەمووی جاعێرە، خەڵ چی کێشەیەکتان هەیە، هەر دایان هینا و دایان سوڕان، ئەو دەگۆ لەگەڵم خراپە بەجێم ناکە. ئێمەش عادەتەن ینی محقق لێکۆڵەر تەبیعاتێکی هەیە، ینی واز لە شت نانی تا نەگاتە نەتیجە. ئیشمانە بەڕاستی دەبی بگەینە سەرنجام، دەبی داچی کێشەکان ببینینەوە، تا تۆ نەگەیتە سەرچاوەکە ناتوانانی حەلی بۆ ببینەوە. لا نەتیجە مێردەکەی گوتی وەڵڵاهی چتان لێ بشارمەوە، مەسئلەی شەوە. من لە ئێوارەوە ڕزاوت کا لە خێزانی خۆم دەکەم کە کاری سەرجەیم لەگەڵ بکاتن، ڕووی لەو لای کردێ و ڕازی نییە. پاش ئەوەی نزیک مەلابانگدانە بە من دەڵێڵە ئەوە فەرموو حازرم، منیش تووڕە بووم و چینێکی باشم لێدا هەموو جستەم شکاند.
یعنی ئەوە کاری مەسەلەی شەوانە. شەڕیوانی ژن و مێردەکە لەسەر ئەوە پیرێژن و پیرەمێردێکە کوجا گەنجەکانیشە. واللهی ڕووداوەش کە حەقیقەتێکە بەڕاستی خۆشەویستێکە کە ئەزموندارە بەڕاستی. پیاوێک ینی داخلی خەستەخانە کرابوو نەخۆش بوو، وتی جیرانمان بوو، گوت من و ئەو بەیەکەوە لە شوقەیەکا بووین، لە باڵەخانەیەکا بووین، من لە خوارەوە دەژیام ئەو لەسەرەوە بوو. ئەو پیاوە نەخۆش بوو، هەرچی دکتۆری ئەو شارێ سەریان ئێدەر نەدەچوو، دەردەکان نەدەدیتەوە، هەر چەندە گەڕان لە نەخۆشخانە داخل کرابوو، هەرچی فحوساتە پشکنینە بۆی دەکرا نادەزانین دەردی چیە، دەردی زۆر گران بوو. وتی منیش بەڕاستی بە حکمی ئەوەی کە الحەمدولله کەسێکی زۆر عاقڵ و شایستەیە، وتی تەمەشام کرد، گوتم دەبی ئەو پیاوە مشکلەی لەگەڵ خێزانی نەبی. یەک کچی هەبوو، کچێکی زاعیری هەبوو، وتی تەمەشام کرد، قسەم لەگەڵ ژنەکەی کرد، گوتم باشە ئەدی کا ژووری کچەکەتان خۆشجوورتان هەیە؟ گوتی هەستم کرد شتێک هەیە. وڵا کچەکەم لەگەر من دەنووی. گوتم ئەدی بابی؟ گوتی بابیشا لەگەڵمان دەنووی. گوتی کچەکەم وا فێر بووە لە منداڵیەوە دەست لە ملی من نەکە خەوی لە ناکەوی، دەڵێ ئیلا و بالله دەبی شاوانە لە کنداکم دەبی خۆم لە ناکەوە کە جاعیریش. گوتی من یەکسەر هەستم کرد کە بەڕاستی کێشەی ئەوان کێشەیەکی دیکەیە. گوتی لەگەڵ خزمێکی ئەوان کە بەڕاستی نزیک ئەوان بوو چوم لەگەڵی دانیشتم، گوتم کاکە واللهی کاک فلان من تەسەوەر دەکەم نەخۆشیەکەی چبی. گوتی نەخۆشی ئەوجا و خزمەش برادەرەش بەڕاستی ئەویش دەستی پزیشکی هەیە، خۆی هەر معاون طبیە، زیرەکە بەڕاستی لەو کارە نەدەزانیتن، نە کەسێکی سادا، هەم کۆمەڵایەتیشە. تی گوتم من ئەوەی حاڵی بوو بم کێشەی ئەو پیاوە لەگەڵ خێزانەکەیتی، کێشەی شاوانەیتی، نازانی چۆنی دەرببڕیتن، نازانی چ بکاتن، خەم و خەفەتێکە جەستەی ئەو پیاوەی داگرتێت تا دکتۆرەکان و پزیشکە پسپۆرەکانی شتری لێ دەناکەن. گوت ئەویش گوتی واللهی ڕێی تێدەچی و معقولە. گوتی هەڵساین، گوتمان با تەکبیرێک بکەین. گوتی ئەو خزمەیان نزیک بوو بەڕاستی چوو لەگەڵ خێزانەکەی دانیشت. گوتی وەرە دانیش، من دەردی مێردیتوم دیتیتەوە. گوتی من لەبەر و حکمەوە دوور بووم لێی نەمدەتوانێ قسانە پێ بڵێم. گوتی دەردی مێردی تو ئەوەیە، کێشەی مێردی تو ئەوەیە. گوتی کو شتیوا لە دەبی؟ یعنی مێردی من لەبەر ئەوە نەخۆشە. گوتم بەڵێ تۆ کچەکەی خۆل لە باوەش دەگری شەوانە مێردەکە چۆن نەخۆش ناکەویت، ئەوە کێشەکەتە. گوتی ئەومان ڕازی کرد کەوا کچەکەی لە خۆی دوور بخات. ماین چون قسە لەگەڵ کچەکەی بکەین، کچەکەی جائێرە تەمەنی هەیە، دامان ناگوتمان بە هیچ شێوازێک تۆ نابی نزیک خانەوادەکەی داک و با بتکەویەوە، نابی جێی خۆت جودا دەکەیتەوە، ئاخە من خەوم لێ ناکەی بەبێ داکم و نازانم فێر بوومە. گوتم مستەحیلە، با بدەوە لە چەند ڕۆژە لە خەستەخانەی کەوتی ئەوە دەردیتی. قناعەتمان وا بوو بەڕاستی گەیشت بووین یەقین ئەوە دەردی بابتە دەبی لە بابت دوور بکەویتەوە. گوتی قناعەتمان بەویشی ناو. گوتی ما بچین عیلاجی کەین. چوینە نەخۆشخانەی ئەو پیاوێکە لە خەستەخانەی کەوت بوو. گوتمان دەبی ئەو ڕە بتبینەوە بچیەوە ماڵێ و وتی ناتوانم، من زۆر نەخۆشم، هەر دکتۆرم لێ دوورکەوتەوە، وام لێ دێتن و هەموو ئاوی لەسەر بوو، مەغەدی لەسەر بوو، دەرزی و دەرمانی هەبوو. گوتمان دەتبینەوە، ناچارین، دەبی ئیلا بیتەوە و پشوەک لە مارێ بدا، دوایە ئەگەر باش نەبووی دەتبینەوە. گوتی بە ڕازیمان کرد لەسەر ئەستۆی خۆمان و بەڵێن نامەماندا و لە نەخۆشخانەی هینامانە دەرێ بردمانەوە ماڵێ و ئەنجا خێزانەکەشمان تێگەیاندە بوو کە وەکو شەوی بووک و زاوایەتی خۆی بۆ بڕازێنتەوە و لەگەڵی ئەو بابەتانەوە کاری سەرجەی لەگەڵ بکات. واللهی خوا شاهیدە ئەو برادرە باسی کرد، وتی بەیانیەکەی ئەو پیاوەم دیت ڕەنگ و ڕووی گۆڕا بوو، ئازار لە جەستەی نەما بوو. گوتم ئێستا کوی ئەمە دەمانزانیست تەکبیرێکمان کردێ، ئەو ئاگای لەو بابەتە نەبوو چمان کردێ و چ کارێکمان بۆی کردێ بەبێ ئاگای ئەو. وتی واللهی ئێستا دەرەی بەرەو باشتر دەچم، باشترم، هەر ئەو باشترە بوو. گوتی کەوتەوە ناو کاری خۆی و ئیشی خۆی و هیچ جەستەی ئازار و نەخۆشیێکی نەما. بەڕاستی خۆشەویستان ئەوە یەک لە دەردا، یەک لە کێشەکانی ناو کۆمەڵگەی کوردەواریە، ناکرێ قسەی لەسەر بکەین. بە تایبەت کۆمەڵگەی کوردی ئەگەر لەگەڵ کۆمەڵگەیەکی عەرەبی بەراوردی بکەی زۆر زۆر فەرقی هەیە. بەڕاستی کۆمەڵگەی کوردی زۆر زۆر کپتێکی جنسی تێدایە، بە تایبەت ئەو هاوسەرانەی کاتێک کە منداڵێکیان دەبی، ئەوەندەی کە خەریکی منداڵەکە دەبی، ئەوەندەی لەگەر منداڵەکە دەبی ئاگای لە مێردەکەی نامێنی. گلەی و گازاندەی پیاوەکانە بەڕاستی
ئەوەندەی خەریکی کەوەنتەرەکە دەبی، ئەوەندەی خەریکی ناوماڵەکە دەبی ئاگای لە خێزانەکەی خۆی نابیتن. ئەوە گەورەترین کارە ساتە. هەتا بەڕاستی ئێستا کێشەیەک هەیە ئێمە نازانین چۆن چارەسەریکەین. یعنی توخوا ئەوە یعنی عیبێ. ئەنی تۆ کوڕەکەت نەخۆش کوڕەکەت نەخۆشی جنسی هەیە، شایستەی ئەوە نییە کە ژنی بۆ بینی کاکە ناتوانانی ممارەسەی جنس بکاتن. ئەی هاوار گەنجێکە بە تایبەتی گەنجانی ئەو ڕۆبەڕاستی بەداخەوە کە دێڵێم قسەیەکە لێرە با بێڵێم هەرچەندە ئەو بابەتەکەی منیش نییە. بەداخەوە زۆربەی زۆری گەنجان ئەوەندەی تەمەشای ئەو کەناڵە بەدڕەوشتانە دەکەن و لە ڕووی بینەرانی بەڕێزەوە تووشی کەپتی جنسی بوون، تووشی خەمۆکی و نەخۆشی بوون. چونکە هەر کەسێک هەر گەنجێک کە تەمەشای ئەو کەناڵانە بکە بەڕاستی جنسی وێران دەبی، وێران توانای ممارەسەی جنسی نامینی، زەوقی خۆڵقی لەگەڵ خێزانی خۆشی نامینێت. بەڕاستیەوە کارە ساتە. یعنی تۆ کوڕێکت ینی بابەکە دەزانیتن، کوڕەکە بخۆی دەزانی کە نەخۆشە ناتوانانی ممارەسەی جنس بکە، چوینە داخوازی کچێکیان کردیە، کچێکی پیاوەکی بەڕێز، کچێکە تەڵەبەیەکی زانکۆ، چوە خواستیتیان چوینە چەند مەجلیسیان کردێ، داوایان کردێ، مەسرەفیان لێ کردێ، زێڕیان لێ کردیە، گواستیتیانەوە. کچەکە پاژمانگەکی بە خانەوادەکەی خۆی گوتێ وەڵڵاهی دایە بابە کوچیمە لێرە چویمە هەروەم. ئەی باشە چۆن؟ وەڵڵاهی ئەو کوڕەیە هیچی نییە، هیچ خۆڵقێک و زەوقێکی بەرامبەر بە مەسائلی هاوسەرگیری نییە. چ کارە ساتێکە بەڕاستی شەرمەیەکەیە. باشە ئێستا خەریکی دکتۆر و ئەو دکتۆر و ئەو دکتۆری پێ دەکەن، ی باشە بۆ پێشتر نەدەکرد. ئێستاوە بەداخەوە حاڵەتەکە گەویشتە ئەوەی کە لە سەر جیابوونەوەن، ئێستا لە سەر جیابوونەوەن و چونکە دکتۆرەکانیش دەڵێن ئەوە عیلاجی نیە و زەحمەتە و وەقتی دەوێ و نازانم چی و ماڵی خۆش و ماڵی خەڵکیشت وێران کرد. باشە بۆ وا دەکەیت ئەخە عیبەی تێدا نیە کاچی منەوە، وەڵڵاهی عیب نییە شتانە. بڕۆ کاکە لە پزیشکێکە لە خەڵکێکە بە بابت بڵێ بە خەڵکێک بڵێتەوە ئەوها بەو شێوازە مامەڵە دەکەی لەگەڵ کچی خەڵکە، کچی خەڵک عیبدار دەکەی. ئەخە وەڵڵاهی کارە ساتێکی ناخۆشە، زۆر زۆر ئازار بەخش. خۆشەویستان، ڕووداوێکی ڕاستەقینەی کە جەرگ بڕی ئەو بابەتانە زۆرن بەڕاستی، بەس هەندێک لێرە دەرفەتی ئەوە دەبی کە باسی بکەین. عادەتەن ئەو گەنجانەی کە دەتانەی هاوسەرگیری بکەن بەڕاستی بە تایبەت لەو سەردەمەی ئێستا کە دەبی زۆر وریابی تۆ ئاگات لە خێزانەکەی خۆت بی. یعنی مەسئلەی جنس بابەتێک کە زۆر گرنگە، زۆر مهمە، بابەتێکە ئەو کچانەی کە هاوسەرگیری ناکەن تووشی کێشە دەبن، ئەو کوڕانێک کە ژن نانێن تووشی کێشە دەبن. بابەتێکە کە بەڕاستی وەکو باسم کرد زۆر گرنگە و زۆر مهمە. ڕووداوی ئەو کوڕ و کچەش بەڕاستی لەبیر ناکرێت، قەت لە یاد ناکرێت کە تەمەن 20 ساڵان هاوسەرگیری دەکەیت. هاوسەرگیری دەکە ڕاستە کەسابەت وەکو بڵێن کارێکی جوانە و کارێکی باشە تۆ کەسابەت دەکەیت، بەڵام کە تۆ هاوسەرگیریت کرد دەبێت بەشێک بەڕاستی تۆ بەش بووی، ئەو بەشەی بۆ کەسابەت و بژێوی ژیانی خۆت دادەنەی، بەشێکیش دەبی تەرخانکەی بۆ خزمەتی هاوسەرەکەی خۆت و لەگەڵ هاوسەرەکەی خۆت خزمەتی بکەی. ئاگات لێ بیتن بە تایبەت لە بابەتی مەسائلی شەوانە و جنسی. یعنی تۆ نابی بێ ئاگابی لەوەی، چونکە ئەگەر تۆوانەکەی بەشێک ئەم باسی ئەوە ناکەم، ئەوە هەیە خانەوادەی خراپە، ژینگەی خراپە، ژینگەی خانەوادەکەی زۆر خراپە، ئەو ئافرەتی خراپی لێ دەرچوە بەداخەوە کاتی خۆی باسی دەکەین ئینشاءالله. یان هەیە خولیای کاری خراپە، ئەوە ئەم باسی وانە ناکەم، باسی هەندێک ئافرەت دەکەم کە بەڕاستی هۆرمۆناتی زۆرە، هۆرمۆنی زۆرە، هۆرمۆنی سیکسی و جنسی ئەوانەیە زۆرە. یان هەندێک پیاو دەکەم بە هەمان شێوە ئەو هۆرمۆنی زیادە. تۆ ئەگەر بێ چارەسەر نەبیتن لەو بینە ئەوە کارەسات دەخڵخێنیت بەڕاستی، چونکە لە نەتیجە کچەکە ژنەکە وای گوت بەڕاستی ئەو کێشەم هەیە، من یعنی جنسم وایە، ئەو کێشەم هەیە، پیاوەکەم ئەو پیاوە نییە. دیارە پیاوەکە کەسابەتێکی سادە دەکا بە خۆی و عارەبانەیەکەوە لە شوێنەکە تا سعات 3 شەو ئەخەتخوا تا سعات 3 شەو چ بەبەر خێزانەکەت وەدەمینێ، سعات 3 شەو دەچێت ناو ماڵەکەی خۆت و گەنجێکی 20 ساڵان کچێکی 20 ساڵانە کەمتریان لە مالەکەی خۆتدا دەنەی. ئەنجە بەرت بەوە نییە کە لە بەڵماندی بوون و هیلاکەتی خۆت کە لەگەڵ هاوسەرەکەی خۆتەکە کاری شاوانە و کاری سەرجەی لەگەڵ چەند جار دەڵێ داوام لێ دەکرد کە ئەو پیاوە توانا و تااقەتی نەبوو، چونکە ماندەی و هیلاک بوو، اینجا بەری بەوە نەبوو کە لەگەڵ خێزانەکەی خۆی هاوسەرگیری بکات، کاری سەرجەی بکات.
سەرنجام بزانە ئەو بابەتە بەرەو چێ دەڕوات ئەلێرێ کارەساتەکە. اینجا زۆر ڕێگەی دیکەش هەند ئەو ئافرەتە بەو شێوازە کە مەسەلەن هۆرمۆناتی زیادە ینی زیاتر لە داوای خۆی زیاتر دەکات لەوانەیە ئەو کوڕێش توانای خۆی ئەوەی هەبی بەکاری نابێتن بەڵام ئەو کچە لەوانێت زیاتر داواکاری لەوە زیاتر هەبی دەکرێت نەخ دکتۆر هەن ئێستا الحەمدوللا پزیشکی پسپۆری زۆر چاکمان هەن چارەسەر هەیە بۆ ئەوەی بستە دکتۆری و چارەسەری خۆی بکات بەڵام ئەو هەڵسابوو ڕێگەیەکی زۆر غەڵەت و خراپی هەڵبژارد بەداخەوە زۆر ئازار بەخش بوو هەڵسابوو لەو ڕێگەیەوە لە ماڵێ لە ڕێگەی سناپەکەیەوە دووبارە بەڕاستی دەستی بە پەیوەندی کردبوو لەگەڵ کوڕێکە پەیوەندی دەگری عادەتەن ئەو دڕندانەی کە لەشکڕن ئەوانەی کە لەشکڕن ئەوانەی کە دەست بڕن ئەوانەی کە خەڵک دەخەڵەتێنن ئەوانەی کە میکرۆبی ناو کۆمەڵگەن بەڕاستی لەگەڵ کوڕێکە کەوت بە سەرخەت سێ ژنی تەلاقدا بوو ژنی چارەمی لەلا بوو دیسان ئەوە پەیوەندی گرتبوو اینجا کاتێک کە پەیوەندی گرتبوو داوای وێنەی ڕوت و ئەو بابەتانەی لێ کردبەوەی شوێنەکانی بەداخەوە ئەوەی کردبوو وێنەکانی بۆ ناردبوو کە وێنەی بۆ ناردبوو اینجا داوای پارەی لێ کردبوو اینجا ئەو پیاوە بەو دەردەسەرجە و بەو ڕەزالەتی پارەی پەیدا دەکات ئەو شێوەش پارەکەی لێ دەدزی بۆ ئەو کابرایی دەنارد ئەگەر ناوێنەکانت بڵاو دەکەمەوە ڤیدیۆکانت بڵاو دەکەم اینجا ئەوانە هەر بەوەش ناوەستن ئەو نەخۆشانە بەڕاستی ئەو نەخۆشانە ناو کۆمەڵگا ئەوانە نەخۆشی دەرونیان هەیە گرێی دەرونیان هەیە بەڕاستی کارەساتە ئەگەر گرێی دەرونیت نەبی ینی ئەوە چ لەزەتێک لەو بابەتە دەبیت اینجا سابوو چی کردبوو وتو بێژنەکەی دەبێت لە قانون یەجیب یعنی ئەو ئەمرە مەزالی تێدا نییە دەبێت چم لۆ بکەیت دەبێت کاتێک کە لەگەڵ هاوسەرەکەی خۆت داوای لێ دەکەی کە کاری ممارەسەی جنس دەکەن بەیەکەوە شەوانە بە ڤیدیۆ ڕاستەوخۆ بۆم نەقل بکەیت ڤیدۆم لۆ بکەیتەوە لە شوێنەکە مۆبایلەکەت دابنی لە ڕێگە و سناپ و شتانەی کە خۆیان دەزانن ڕاستەخۆ ببینم زانم سەکەن ئەویش کەوتە ژەر ئەمری وی کۆنتترۆلی ئەو تەواو هەر شتێک بڵێ دەبێ بڵێ بەسەر چاو گەورم چ دەڵێ چاو ڕازیم بەڕاستی پێخلیسکان هەر هەنگاوی یەکەمت اینجا ئەگەر لە هەنگاوی یەکەم ڕایگری باشترە هەنگاوی دووەم نەڕۆی ئەگەر کەس و کارت نزیک ئاگادارکەیتەوە کەسێکی عاقل یان پۆلیس ئاگادارکەیتەوە ئێستا ئێمە الحەمدوللا لە هەولێر بەڕاستی هۆبێکی تایبەتمان هەیە بۆ بابەتانە لێرەوە ئاماژەی پێ دەکەم بەڕاستی هەر کێشەیەکی وات هەبوو یەکسەر پەیوەندی بەو هۆبەیە دەکەی بەبێ ئەوەی ناوت بزانن بەبێ ئەوەی کێشت هەبیتن ئێمە دەتوانین دەستی بەسەردا بگرین و کابرا بگرین و بە شێوازی خۆمان نامێ زیاتر لەوە باس بکەم اینجا سەرڕای ئەوەش هەر بۆ ڤیدیۆش نەوەستا بوو داوای چی لێ کردبوو جارە داوای ئەوەی لێ کردبوو دەبێت چونکە زانیبی تۆ لەگەڵ چێ دەژین وڵا لەگەڵ عایلەی خزمێکمان چکە خانەکان بە لەگەڵ یەکیتکە بەکریان گرتبوو دەبێت بچی لەگەڵ کوڕی ئەوانیشا کاری بەدەڕەوشتی بکە هەم زانە سەری بۆ چێشش ئەو هەر بۆش نەوەستا ئەو کچە سەری بەرەو چێشش ئەو مەسئلەی جنسیە کە جنسی زیادە بوو هۆرمۆنی زیادەی هەبوو مێردەکەی نەتوانی مەسەلەن ئەو بۆشاتەی بۆ پڕکات و بزانە بەرەو چ غەڵەتێک و هەڵەیەکی گەورە ڕۆی دەبی بچی لەگەڵ ئەو کوڕەش کاری بەدڕەوشتی بکەیت و ڤیدیۆکەم بۆ بنێریت باشە بە هەمان شێوە ئەویشی کردبوو ئەو ڤیدیۆشی بۆ ناردبوو بەڵام خۆشبەختانە سوپاس بۆ خوا الحەمدوللا ئەو کارە لە کۆتاییدا بە زەرەری ئەو دڕندە و میکرۆبە کۆتایی هات خۆشەویستان نمونەی لەو بابەت و جۆرانەمان زۆرە بەڵام ئەو قسانێک کە دەیکەین بۆ ئەوەی کە چارەسەر بکرێ بەڕاستی مەسئلەی جنس بابەتێکە دەبێت قسەی لەسەر بکرێ والله پزیشکی تایبەتمەند مامەستایانی ئاینی قسەی لەسەر بکەن ینی شەرمە نییە عیبە نییە ئەوە بابەتێکە قسەی لەسەر بکەن لێدوان و کۆڕ و سیمیناری لەسەر بگرن خەڵچینە ینی ئەو بابەتە بە هەند وەربگرن واللهی برسیت بی لەوانەیە کێشەت نەبی ینی گرفتی دیکەت هەبی بەڵام مەسئلەی جنس بابەتێکە مەزالی تێدا نیە اینجا کارەساتیش دەقەومێنیت ئێمە ڕۆژانە ئەوە دەبینین یەکێکی تر لە ڕووداوەکانی هەر بەداخەوە سناپ ئەو بابەتانش بە هەمان شێوە بەڕاستی دیسان لە بینی ژن و پیاوێکە کوڕ و کچێکە بەڕاستی بەداخەوە لێرەدا ئەو کەسانش کە کەسابەت دەکەن
کەسابەتێکی تااقەت پڕوچێنەری ماندی کاکە وەڵی ڕاستە لەوانەیە کۆمەڵک بژێوی ژیان وش بابەتێکە من ئەچمە سەری لۆ وایە بەڵام دەبێت هەر چۆنێک بێتن بەشێک بۆ خانەوە دەکەی خۆت تەرخان بکە ینی ناکرێتەوە شەو ڕۆژ هەر خەریکی ئەو کەسابەتە بی لەو کۆڵان و ئەو کۆڵان بگەڕێ بسۆڕێ مادی و هیلاک و شەوانش بە جەستەی ئازار و مادی و شەکەتەوە سەر بنیتەوە دەبێت بەشێک مادام یان هاوسەرگیری مەکە چکە هاوسەرگیر بەڕاستی بەرپرسیارەتە ئەگەر دەتوانی ئەو بەرپرسیارەتی هەر بگری ئەو ئەنجامی بدە ئەگەر نامەیکە هەتا لە شەرعیشە لە قانونیشە هەیە بۆی نییە هاوسەرگیری بکاتن هاوسەرگیری ئەنجام نەدات مەیکە کاکە مەیکە خۆت تووشی عیبداری و شەرمەزاری مەکە کە ناتوانانی بەرپرسیارەتی ئەو هاوسەرگیری هەر بگریت ئەوش بە هەمان شێوە بەڕاستی ڕووداوەکان هەمووی زۆر لێک نزیکن بۆیە ئەو قسانە دەکەم ئەو ڕووداوانە هەمووی لێک نزیکن هەمووی هاوشان و نزیکی یەکترن هەمووی بەو شێوازە دووبارە دەبتەوە بۆیە دەمەوێت تەرکیزی لەسەر بکەم خانەوەدە و کە سوکاری خۆمی لێ ئاگا دەکەمەوە بە هەمان شێوە دیسان ئەو ئافرەتە لەگەڵ کوڕێکە دیسان کەوت بووە سەرخات بە هەمان شێوە ئینسان داوای ڕسمی لێ کرد بوو داوای دەرچوون و کاری خراپەی لەگەڵ کرد بوو ئەوە لەوە زیاتر ڕۆشت و بەڕاستی لەگەڵی دەرچوو بوو اینجا ببووە بەدیل ئەو بۆ شاتەی کە ئەو پیاوە بۆی پڕ نەدەکراوە بۆی پڕ کردەوە تەواو یعنی ئەوە کێشە جنسیەکەی لا حەل بوو بەڵام نازانی لەو لاوە چکارە ساتێکی گەورە هەم لە لای خواوە هەم لە لای کۆمەڵگە و خەڵکو و کەس و کاری خۆتەوە دەخڵقێنی هەم چارە نووسەکی خراپیشەوە چکە بەڕاستی ئەوەی تۆ بە حرامە دەیکەی بە حەڵالە دەست دەکەویتن زۆر ئاساییترە هەڵسا بوو چی کردبوو ڕۆژێکیان قەدەرەن عادەتەن من زۆر جار باز دەکەم لەوە بەڕاستی خۆشەویستان ئەگەر هاتوو تۆ ئەو تاوانانەیە بە دزی دەکەی کەس ئاگای لێ نییە هیچ چاوێک چاوی لێت نییە بەڵام چاوێک هەیە ئەو چاوە هەردەم چاوی لەسرت لا نادا ئەویش دەستی پەروەردگار و چاوی خوددایە والله ڕۆژێک نابوت و ڕسوات دەکا ئەو کەسانی کە تاوان دەکەن ئەو کەسانی کە خۆتان مەلاسدایە بۆ ناموسی خەڵکو بە دوای ناموسی خەڵکەوەن والله ڕۆژێک دێ من لەو شاشەوە بەرپرسم ئەو قسەیە دەکەم من بەرپرسم ئەوە مژجێنیتان دەمێ ڕۆژێک دێ ئەگەر ئێمە وەکو دادگای دنیا دەستمان نەگاتە ئێوە ڕۆژێک دێ بە پێەکانی خۆتان ڕسوا دەکەن بە پێەکانی خۆتان ڕسوا دەبن دێنە بەردەممان بە ڕیسواییەوە اینجا دەست هەڵ بگرن لەو کارە خراپەی دەست هەڵ بگرن لە پیسکردنی ناموسی کەس و کاری خۆتان هەمووی ئامۆزا و کەس و کار و خزمی خۆتە لە نەتیجە کۆمەلگەی خۆتە کۆمەلگەکەت عیبدار مەکە کەجی خەڵک عیبدار مەکە کاکە تۆ مەسەلەن جنست بەش ناکە بڕۆ کاکە خێزانی دووەم بینە با ئەوەش تەشتێکی تەبیعی بەڕاستی زۆر دوژمنی ئەو بابەتە مەبن هەیە ئێستا دەچی پەنادەبا بۆ مەسەلەی مسیار ئێستا مسیار زۆر خەڵک دەزانم لە ترسی خێزانەکەی ناوێری بکاتە ژنی دووەم دەچی لە شوقەیەکی گرتیە ئاگادارم بەڕاستی بەشێکی زۆری لەو برادرانێکە خاوەنی عقارات و کرێ ئەوەنە لە ڕژانە خەڵک پەیوەندیمان پێ دەکە زەحمە نەبی شوقەیەکم دێ بۆ ماوەی مانگێک بۆستا وەڵاوە چونکە لە ترسی ئاسایش ئەوانەش بەشێکی زۆر دەبێ هەمووی ئەوان هەبیتن ئەو کەسێک کە خانی بەکرێ دەدا دەبی ناسنامە و کۆمەڵک ڕێکار هەیە داوای دەکە خۆی دەکاتە قوربانی بەس شوقەیەکم دێ بۆ ماوەی مانگێک دوو مانگە ئافرەتێک دێنی لەو لای مارێ دەکە یان کۆمەڵک بەر کێشایانی بەڕاست ئەوانش هەموو هەر کێشانە ئەنی زاروێ ئافرەتێکە معلومات و زانیان بەداخەوانی هەیتمان ئەو مانگە یەکێک ماری کردیە مانجی دووەم ئەوی دەکە تەلاقی دە مارێ کردیتەوە وەڵی نازم ئەوە ناوی چی لێ دەنێ ئەوە مسیارە نازم وڵایەوە ئەوە بەداخۆم قسە نییە قسەی لێ بکەم بەڕاستی پێم خۆشە کەسی تایبەتمەند قسە لەسەر ئەو بابەتەی بکاتن با من زیادر لەوە بابەت نەڕۆم لە نەتیجە ڕۆژێکیان ئەو کاسبکارە دەگەڕێتەوە ماڵەکەی خۆی عادەتەم زانە خی گەورە و شتەکانیان کەشف دەکە ئیشێکی دەبی نازانم واللهی تای ماتۆڕەکەی پەنسەر دەبی ماتۆڕەکەی عاتڵ دەبی ماتۆڕێکی سێتا و ئەو بابەتانە هەیە کەسابەتی پێ دەکات دەگەڕێتەوە ماڵێ ماتۆڕەکەی دێن تەماشا دەکاوە خێزانەکەی لەگەڵ پیاوێکە لە ناو ماڵەیە لە نەتیجە ئەویش بەڕاستی کە ئەو دیاردێ دەبینی یانیس دوو منداڵی هەیە دوو منداڵی لەو ئافرەتە هەیە خەباشە ئافرەت بە دوو منداڵەوە تۆ قناعەت نەکەیت و پەنا بۆ ئەو کارە خراپانە ببەی وەڵاهی کارێکی زۆر زۆر ناخۆش زۆر جەرگ بڕبوو سەرنجام ئەو کارە بە ئاشتەوای کۆمەڵایەتی کۆتایی هات و تەلاقیدا کە تەلاقیدا و ئەو کەسەش بە خیانەی زەوجی و ژنەکەش هەرەوە بە خیانەی زەوجیش دادگایی کران بەڵام ئەوەی ناخۆشە لێرە
بیڵێم کە لێرە بەڕاست ئەوە جەرگ بڕە. عادەتەن ئەو ئافرەتانێک کە خیانەت دەکەن لە مێردەکانیان ئەوە باش بزانن منداڵەکان ئێوە نین، چونکە ئافرەت منداڵی کە ئافرەت کە خراپ بوو، ئافرەت کە دوو لە ڕووی بینەرانی بەڕێز بەدڕەوشت بوو کاری خراپەی کرد منداڵی نادرێتێ لەبەر ئەوە یاساوایە، چونکە منداڵ نانێردرێتە ژینگەی خراپ، منداڵ ڕادستی ژینگەی خراپ ناکرێت، ئەو ئافرەتە ژینگەیەکی خراپی هەیە نابی منداڵ لەو ژینگە خراپە پەروەردەبی. سەرنجام بەداخەو منداڵەکە ڕادستی مێردەکەی کراوە، ئەو مێردە داماوەش بەڕاستی نەیدەتوانێت منداڵەکانی بزانە چ گوناهێکی گەورەیە، غەڵەتی یەکەم هات، غەڵەتی دووەم و سێم و ئەویت کەشی بەدوادێ، ئێستا کوشتنیشی بەدوادێ، مردنیشی بەدوادێت، بزانێت چارە نووسێک چەند خراپ. ئەو باوکە هەر بۆ ژیان و داماوی خۆی نەیتوانی منداڵەکانی سەرپەرشتکات و لە نزیک کەسێکی خۆی دابنێتن، هەڵدەسا خەریکی کەسابەت و منداڵەکانی ئەوها تا ئەندازەک بێ سەرپەرشت بوون، بێ ئاگا لە منداڵەکانی. لە نەتیجە بەڕاستی زۆر زۆر کارێکی ناسۆر و ناخۆش ڕوویدا، سەجی بێلانەکان یەکێک لە منداڵەکانی خوارد، بەڕاستی شەق و پەقی کرد، بەڕاستی کارێکی زۆر ناخۆش و زۆر زۆر دڵتەزێن بوو. ئەوەیە کارەساتی قورس و ناخۆش، ئەوەیە کارەسات کە نەبوونی ڕۆشنبیری جنسی و قسە لە نەکردنی قسە لەسەر نەکردنی ئەو گرفتەی کە لە ناو کۆمەڵگە بە بەردەوای مایتەوە. خۆشەویستان و بەڕێزان، تا بەرنامەیەکی تر بە سپاردەی خواتان دەسپێرم، خواتان لەگەڵ.